لێرەوە پێڵێم زۆرم خۆشە سوپاس یەکەم کەەوە بەردەوامی لە پشتمەوە هەوڵم لەگەڵا ئەیاد بۆ ئەوەی کە باشترین ئەس پێشکەشکەم. لێرە ئەمڕۆ خولی بالەی عێراق بۆ کچان بەڕێوە دەچێت یەکێک لە یانە بەشداربووەکان یانی سەنعاریبە لە ناو یانی سەنعاریبیش کچێک بە ناوی دیە 2 ساڵ بەر لە ئێستا لە 1964 فیچەرێکی لەسەر کرا تایبەتمەندی دیە لە چی بوو بۆ هەموو یاریەکان تەنانەت ئەو کاتانی کە ڕاهێنانیشی دەکرد باوکی لەگەڵیدا بوو. ئێستا دوای 2 ساڵ دیە لە یانی سەنعاریبی دۆ یاری دەکات. دەمەوێت بزانمەوە گۆڕانکاریانە چین کە دوای 2 ساڵ بەسەر دیێدا هاتووە. با لەوە دەست پێ بکەم چۆن بوو یانەی سەنعاریبت هەڵبژار؟ ڕاستی ویستم ئەزمونێکی تازە تاقیکەمەوە لە یاری بالەدا و ئەوە شوای لێ کردم کە ڕووکەمە یانەیەکی دی ئەویش یانەی سەنعاریبە کە بۆ شاری دوهۆک یاری بکەم و بتوانم ئەستێکی زۆر باش پێشکەش بکەم بۆیان ئینشاءڵڵا. باشە جێژنی دەربەندی خان و تایبەت باوکت پێم بڵێ ئەوەیان چۆن بوو؟ ڕاستی هەستێکی ناخۆشە چونکە من لەو شارە ڕاهێنانم کردەوە بۆ ماوەی چەند ساڵێک و دوایەوە ئاستم بەرەو پێشۆ تا بتوانم بێ مەنادێکی تر بەڵام هەستێکی ناخۆشە بە تایبەتی ئەوەی کە ئێستا باوکم ناتوانێت بێ بۆ سەیری یاریەکەم بە بۆنەی ئیش و کارەوە هەستێکی ناخۆش بێ. باشە پێم بڵێ جیاوازەکەی چییە کە لە یانی دەربەندیخان یاری دەکرد باوکت لە لاد و تەنان لە ڕاهێنانەکانش لەگەڵتدا بوو بەڵام ئێستا لە ڕاهێنانەکان نایبین یا لە یاریەکاندا نایبین جیاوازەکەی چ پێم؟ وڵا جیازەکەی ئەوەیە ئەو ئەتوانێت ینی هەستێکی باشترم پێ بەخشە لە کای تەمرینە و متمانە بخۆبوونم زیاتر بێت بەڵام ئێستش ینی هەر ئەو متمانەیەم بخۆم هەیە و هەستێکی خۆشمەیە بەڵام ئەتر جیازەکەی ئەوەیە کە هەستێکی ناخۆشە کە تۆ ئەو کەسێک کە لە پشتە بە بەردەوامیەت تەمرینەکان و بە بەردەوام تەشجیع دەکات و هانتەیە ئێستا لەگەڵنی هەستێکی ناخۆشە. لێرەوە یەک پەیامی تایبەت بۆ باوکت بنێرە. لێرەوە پێڵێم زۆرم خۆشە سوپاس یەکەم کەەوە بەردەوامی لە پشتمەوە هەوڵم لەگەڵا ئەیاد بۆ ئەوەی کە باشترین ئەس پێشکەشکەم.